نوێچین لای پامنێرمان هێمن کەمال کە ڕاستەوخۆ لەگەڵمانەوە هەروە ئەویش زانیاریەکانمان سەبارەت بە دەستپێکی خوێندن لە سلێمانی و خوێندنگەکانی سلێمانی بۆ دەگوازێتەوە. هێمن سڵاوت لێبێت و بیانیت باش بێت. زانیاریەکان سەبارەت بە دەستپێکی یەکەم ڕۆژی خوێندن لە سلێمانی خوێندنگەکانی سلێمانی چی هەیە، هەروەها ئەو چالاکیانەی کە بەڕێوە دەچن چین؟ بەڵێ دیارە وەگەزانین ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندنە، ئەوەی کە هەیە لە سەرجەم خوێندنگەکانی سنووری پارێزگای سلێمانی ئامادەکاری تەواو کراوە لە نێو ناوەندەکانی خوێندن بۆی بتوانرێت ئەم ساڵ بە شێوازێکی زۆر باش پێشوازی لە خوێندکاران بکرێت و ساڵێکی باش بە بۆ خوێندکاران. ئەوەی کە ئێمە ئێستا لێرەین ئەمە قوتابخانەی هەوارە لە گەڕێکی تومەلیکی شاری سلێمانی، لێرە هاوشێوەی قوتابخانەکانی دیکە ئامادەکاری کراوە بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن. دیارە ئەم ساڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن جیاوازە لە ساڵانی دیکە، ئەوەی کە سێ ڕۆژ دیاری کراوە بۆ خوێندکاران کە وانەی ئیتیمای نیشتیمانیان پێ دەوترێتەوە کە چەند جۆرێکە خۆشەویستیان بۆ نیشتیمان، هاوکات ژینگە، هاوکات ئامێرەکانی پەیوەندیکردن، کەرەستە بڕەرەکان کە ئەمانە ئەو خاڵانن کە لە ماوەی ئەم سێ ڕۆژەدا بە خوێندکاران دەوترێتەوە لە نێو ناوەندەکانی خوێندن. دیارە منەمەوێ بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرۆسەی خوێندنی ئەم ساڵ قسە لەگەڵ مامۆستا ئاڤان کەم کە بەڕێوەبەری ئەم خوێندنگەیە بۆی لە زاری خۆی باز لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن کە هاوکات ئامادەکاریەکانیان لە نێو خوێندنگەکە چیەوە ئەو وانانە چین کە لە ماوەی ئەم سێ ڕۆژدا بە خوێندکاران دەوترێتەوە. مامۆستا ئاڤان سوپاس بۆ ئامادەبوونت سەبارەت بە دەستپێکی ساڵی نوێی خوێندن. پیرۆستان بێ کە ساڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندنە، پێمان بڵێ ئامادەکاریەکان لە نێو خوێندنگەی هەوار چی کراوە چۆن پێشوازی لە ساڵی نوێی خوێندن؟ سەرەتا بە خێراتنی کەناڵی کورسا دەکەم بەخێربێن. پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لە سەرجەم قوتابیان، خوێندکاران، مامۆستایانی کوردستانەکەم بە هیوام ئیشەڵا ساڵێکی پڕ سەرکەوتن بێت، کۆتا بۆ و گرفت و بربەسانە بێ کە ساڵانی پێشووتر بەهۆی پەتای کۆرۆناوە بەداخەوە ڕێگری ئەکرد لە بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردنە. هیوامان وایە ئیشەڵا ئەم ساڵ ساڵێکی زۆر سەرکەوت و بەڕێ بکەین. لەسەر بنەمای ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی پەروەردەوە دەرچوو، ئەو سێ ڕۆژەی سەرەتای بڵێن سێ ڕۆژی ساڵی خوێندن کە پلانێکی تایبەتی بۆ دانراوە، ئێمە هەستاین کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لەگەڵ هاوشانەکانم دەستەی کاریگەڕی و ڕێنماییکاری قوتابخانە. بیرۆکەی ئەوەمان بۆ هات کە ئێمە بەتیم کار لەسەر ئەو خاڵانە بکەین، چونکە خاڵەکان هەمووی خاڵی گرنگن کە ڕوبەڕووی بە تایبەت قۆناغی هەرزەکارە بێتەوە و بە شێوەیەکی گشتی قوتابیانە بێتەوە. مای دەستخۆشیەوە و ئێمە سوپاسیانەکەین کە ئەم پلانەیان داناوە. تیمەکان 4 تیممان دروست کردووە، هەر یەکە و لەسەر تەوەرێکە. بە خۆشبەختیەوە مامۆستایان بە شێوەیەکی زۆر زۆر باش بەدەنگەوە هاتن. هەر تیمە و یەکێک لە تەوەرەکانە با بەڕێوە. ئەمڕۆ ئێمە پلانێکی تایبەتمانە بێت کە بەپێی ئەو پلانە سیمینار و کۆمەڵێ چالاکیمانە بێ بیخەینە ڕۆ بۆ قوتابیان. سیمینارەکان زیاتر خۆی لە چیا دەبینێت لە ماوەی ئەم سێ ڕۆژدا؟ بۆ نمونە هەر ڕۆژە و تایبەت دەکرێت بە بابەتێک یا چۆن لە ماوەی ئەم سێ ڕۆژ؟ شەک نییە. ئێستا ئەو بابەتانەی کە ئەخرێتە ڕۆژ سیمینارە لە هەردوو دەوامی یەکەم و دووەمە دوو بابەت ئەگرێتە خۆی. ڕۆژی دوایی بۆ ڕۆژی دوایی کە ڕۆژی چوارشەممە ئەکا دوو بابەتی تر ئەگرێتە خۆی. پاشان لە ڕۆژی پێنجشەممەیە زیاتر شتەکان مەیدانی ئەبێ، چالاکی وەرزشی و هەنێ هاتنە دەرەوەی قوتابی تێ ئەبێ بە تایبەت لەسەر یەک دوو تەوەرە بۆی زیاتر چالاکیەکان ببێنن. بابەتەکان ئەوەی کە زۆر زۆر گرنگە ژینگەیە لەگەڵ ئاو کە سەرچاوەیەکی گرنگە و ڕوبەڕووی ئەو مەترسیە بینینەوە کە کەم ئەبێتەوە. ئەوە یەکێکە لە بابەتەکان. هەر ئەو تەوەرانن کە وەزارەتی پەروەردە خۆیان دیاریان کردووە. دووهەمیان بەکارهێنانی تەکنەلۆژیا و چۆن قوتابی سوودی لێوەربگرێ، هەروەها زیانەکانی چییە، هەروەها خۆشەویستی نیشتیمانە ئەو ئینتیمایی کە قوتابی ئەبێ هەی بێ بۆ نیشتیمانەکەی. بابەتێکی کەش کە مادەی هۆشبەرە، زیانەکانی چییە لەسەر بەکارهێنانی، هەروەها بابەتی چەک و مەترسیەکانی لەسەر قوتابیان یا خۆت بە شێوەیەکی گشتی لەسەر مرۆڤ. سپاس بۆ ئێوەش، سپاس، زۆر سپاس. بەڵێ دیارەوە وتەکانی مامۆستا ئاڤان بوو بەڕێوەبەری خوێندنگەی هەوار لە شاری سلێمانی سەبارەت بە دەستپێکی ساڵی نوێی خوێندن، هاوکات ئامادەکاریەکانیان لە
خوێندنگەکەدا بۆ پێشوازیکردن لە خوێندکاران دیارە پاشکەمێکی دیکەوەی کە لێرە خوێندکاران لە سەحەکان پاشکەمێکی دیکە دەستنە نێو هۆڵەکانی خوێندن و دەست دەکەن بۆ پرۆگرامەی کە لەلایەن وەزارەتی پەروەردەی حکوومەت هێرەمی کوردستانەوە دیاری کراوە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن کە 3 ڕۆژە لە ڕۆژی شەمەوە ئیتر دەست دەکرێت بە دابشکردنی کتێب بەسەر خوێندکاراندا و وتنەوەی وانە لە نێو هۆڵەکانی خوێندنگەکان. باشە، زۆر سپاس بۆ پەیامنەرمانی هێمن کەمال، سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکانت بۆ